بزاني چۆن پرسیار ئەکەی نێوەی علم کەسی وا هەیە نازانێت پرسیار لە مامۆستاکە بکە بۆ نمونە کەسی وا دێ ئەڵێ مامۆستا ئەرە هیچ لەسەر فڵانە شت خوێندوێتەوە ئێتر تووڕەتەکە یعنی چۆن بڵێ من شتێکە زانم تۆ هیچ زانی تێگەی چۆنە تۆش تااقەتت نییە جای بێتەوە تااقەتت نییە ئیسفادەیەکی پێ بگەێنی نازانێت پرسیارکە یان بۆ شتێکی ئەوێ شتەی بە سەریع شتەکە ناڵێ تێگەی یان بە شێوازێک ئێڵێت بۆ نمونە ئەدەبی لەگەڵان نیە بە هەر حاڵ پێویستە مڕاعاتی پرسیارکردن چۆن پرسیارەکەی بۆ ئەوەی کە ئەو کەسەی پرسیاری لێەکەی علمێکی زۆرت بداتێ علمێکی زۆر یعنی خۆت محتاج پیشاندە خۆت پیشاندە هیچ نازانی شخصی وایە ئەمشەو شتێکی خوێنێتەوە لە کتێبێک دێت بەیانی یەقەی مامۆستایەکە گرێ فڵانە شت چۆنە مامۆستاکەش نەخوێندوێتەوە لە بیری نەماوە هەیە نا پرسیاری بۆ ئیستفادە نییە بۆیە وحس المسألة نصف العلم والسؤالات المصنفة كمسائل أحمد المروي عنه برهان جلي على عظيم منفعة السؤال بويا برسيار كردن سودي زورة يعني استأجر بشين بس سؤالات أو كتابانيك سؤالات بولما سؤالات إمام أبو داود كان مجلدك يان مسائل فلان لإمام أحمد كرديانا يان لباقي علماء بس برسيارة كان يخوي كدويتي كوي كدويتها بوتا مجلدي بوتا دو مجلد بوتا كان مجلدي ئێمە هەمومان سوودی لێبینی پرسیارێکی چاک بێ سوودی بۆ خۆتە بێ مانەوەشی نووسینەوەشی چییە سوودی بۆ دوای خۆتە بێ